فرموا. سلام. والسلام. سلام. ما شاء الله. ما شاء الله هستكم أمره قرمة. والله أمره ناقص ياك. أي بو من حماهم فريوة. والله روس سردا. يا أخوة بخير فيت. زور سباستا ممنون بريز. ناوي تنياي خوتم بيبليت؟ ناوي بابم بابيرم. أزاين شو من رقم للصنف ينيريني بخوار رقم لكلاشير ولا نيرة قلي جبته. بس ناوي خوت. تنكا الله. تنكا مرة ولا دواتم روحا في ذات. تاك أحمد. أجل إيشه أتواني بقيت محمد. آخر من أبي وجودهم هبيدي داولي برنم هيا. دي يا أخوة بخير. زور سباس. إما بو برنسيب وبوش تموهي مكاني كومبانيا چند پرسیارێک لە جەنابتەکەی. خواهشەکەم لە خزمەتتان. ئایا دوو کۆ دوو ئەکاتە پێنج؟ نەخێ کاچوار. ئافرم ئەرێ وەڵا باشە. ئەفەرمیی کاک محەممەد ڕجال لێکم کاک من پرسیاری لێکم چاوە ڕاستەکەم نابێەوە؟ داخل کاکە دوو کەی کاتە پنج. باشە دایکی من فەرموو بڕۆ لە ئەو دوو دوایە نەریم بەدوات هەموو. پرسیارەترم لێکە؟ یاڵە مادام پێم خۆشە پرسیاری تر لێکم. لە دایرەیەکە ئەگەر ماستاوچیەک ڕێگە نەیە بە مراجع و فەرمانبەرەکان بێتە لای مدیر و ئەوانە و هەر ماستاو بۆ مدیر بکە. ئایا لەم حاڵەتەیە خەتای ماستاوچیەکەیە یا بەڕێوەبەری دایرەکە؟ بەڕۆبەر تەبعاً لەبەرەوە هەندی غوروری هەیە نایبێت کەسی ڕاستکو لە لای بێت بە گوێ لە ماستاوچیەکان دەگرێت. والله ئافرم. والله ئافرم. بابەچی ئافرم لە خۆتەوە کاک محەممەد ڕجال لێکم کاکە بێڵە باشە دادا. بڕۆ لە ئەو دی ئیسراحەت کێسە تۆزی کرد قۆمانە نەریم بەدواتە. والله ئافرم بەڕاستی ڕازگۆیانە قسەی کرد. چی ڕازگۆیان تۆ لە خۆتۆ کاک محەممەد ڕجال لێکم تەدەخول لە شتیم نامەکە. جارێ ئەو ڕازگۆیە ئیسفادەی هەر لێ ناکەی یەکسەر دەریکە ئۆتۆماتیکی ئەوە نەک لێرە لە یەک شوێنی کە جێی نابێتەوە زانی بۆ ئەوە ڕازگۆیە سبەینێ راپۆرتێکمان لەسەر بنووسێ تووکی سەرمانە با بە ئاسمانە وازی لێبێن دەریکە یەکسەر. ئەی یەکەمیان یخۆ بەخوا یەکەمیان هەر زۆر درۆزن بوو. ئاخر دەیەمە ئیسفادە ئەلەواکەی سوور ئەیزانی درۆەکە بەڵام دڵی منی پێ ناشکە یەکسەر وەریگرە فەورەن. لە چ بەشێک داینیم؟ واللهی لە بەشێک داینێ حەزەکەی مەخازینەکانی بەرێ با لەژێر ئیشرافی خۆتا بێت چکۆ ڕێگەت نیە چی پێ بڵی بە قسە دەکات. ئەی دووەمیان کاکە؟ دوو هەمیان یەکسەر ئەمرەکەی بۆ دەرکە کۆمپانیامان ئیشی بەو نوعانەیە زۆر زیرەکە سوور ئەیزانی کەوا نییە دڵی منی پێ ناسکایی قسەکەی چەنابتە ئەوە نییە مەسەلێک گێڵە کە پێی بڵێ ماز ڕەشال هێڕەشە تۆزێک کە ئەمر بۆ هەردووکیان دەرەکەیت محاولە کە وێنەیەکیشم بۆ بکەی بە تشریف هین ئەلم تشریف هین وێنەیەکم بۆ بە ئەشیف کاک محەمەد کاکە قسە بۆ تۆکەم داڵغە و لەکوێ براکەم ببوورە وەڵاهی داڵغەم ڕۆشتو بە ئافم کە ئاخر بۆ تۆ معقولە لەم کاتیا بڕوا ئەزانی وەختی ئەوە هاتووە یەک پرسیاریش لە تۆ بکەم لە من؟ بەڵێ لە جەنابەت چییە دەماچە دەرەکەی؟ دەماچەی چی منی نۆت مەکەم گیان مەلەرزێ دەماچەی چی؟ بەڵێ ئەڵمەسە وەزع لە خۆت تێگمەیە کاتیەوە هاتووە پرسیارەکە مەجوڵ دانیشتە ئیسراحەتی خۆت بە کەماڵی ئیسراحەتی خۆت دانیشتە کاک محەممەد جێگەری بەڕێز پرسیارێکت لێ یەکەم فەرموو دوو کۆ دوو ئەکاتە چەند لای جەنابە کاتە پێنج؟ قوربان ئینسانێکی وەکو بەڕێزت زانا و دانا و تێگەیشتوو ئێخۆ هەر شتێک جەنابت بیڵێ خۆ هەر ئەوەیە تەواوە ئەکاتە پێنج. ئەمەم بەدڵە ئەمە قسەی پیاوە بۆم دەرکەوتووە پیاوێکی دووڕوویت تەبیعی وەریگرە زۆر نۆرماڵ وەریگرە وانەبی ئیشە ناڕوات لەبەر ئەوە تۆ پێویستێکی زەڕوری ناو کۆمپانیاکەمانیت لەم دەقەیەوە ئەمر بۆ خۆت دەرەکەی ئیمزایەکەم تۆ کەم بە مەسئولی عەلاقاتی دەرەوە لە ئەلفەوە تایە هەر هەمووی بەچەوە گەورەی خۆتە سوپاس دەکەم.